لە ناخی دڵەوە پیرۆزبایی ساڵی نوێی ئیسلامی لە خۆم و لە گشت خۆشەویستان دەکەم. ئومێد دەکەین دوعا دەکەین ساڵی نوێ ساڵی وەستانی خوێنی مەزلومان بیتن. ساڵی نوێ ساڵی عزت و سەرکەوتنی گەورەی برایانی غەزە و فەڵەستین بی. ساڵی نوێ ساڵی سەرکەوتنی موسڵمانان بی. ساڵی نوێ ساڵی لە ناوچوونی تاغوت و فیرعونەکان بیتن. ساڵی نوێ ساڵی خۆشگوزەرانی و خۆشبەختی بی. ساڵی نوێ ساڵی سەرکەوتن و سەرفرازی بی. ساڵی نوێ ساڵی خۆشبەختی و برایەتی بیتن. ساڵی نوێ ساڵێکی زیاتر ببینین کوردستان گەشاوەتر بیتن، خەڵک دڵی خۆش بیتن، خەڵک بە ئاسوودەی ئەو تەمەنە کورتەی هەیتمان بەسەر ببا. ساڵی نوێ ساڵی هاتنی کارەبای حکومی بی لە بۆ خەستەخانەی میهرەبانی. ساڵی نوێ ساڵی هاتنی ئاو بی لە بۆ خەستەخانەی میهرەبانی. ساڵی نوێ ساڵی زیادکردنی پشتی خێری بیتن لە بۆ نازدارەکان، لە بۆ نەخۆشە هەژارەکان. ساڵی نوێ کرانەوەی بەشی تر بیتن لە ناو خەستەخانەی میهرەبانی. ساڵی نوێ دروستکردنی خەستەخانەی تر بیتن لە بۆ کوردستان. ساڵی نوێ ساڵی خزمەتگوزاری زیاتر بیتن لە بۆ نەخۆشە هەژارەکان. ئومێد دەکەم بتانین بەیەکەوە خزمەتێکی جوانتری دین و ژینمان بکەین، خزمەتێکی کوردستان و وڵاتمان بکەین، خزمەتی خوشک و برایەکانی خۆمان بکەین. خۆشەویستان بەبیر هەمووتان دەینمەوە میهرەبانی هی هەمووانە، لە بۆ هەمووانە بەبێ جیاوازی. میهرەبانی پرۆژەی خزمەتگوزاری گشتیە لە بۆ هەموو چین و توێژەکانە، بە تایبەتی لە بۆ خزمەتکردنی نەخۆشی چینی هەژار، لەوانەش بە تایبەتتر لە بۆ نازدارەکان ئەوانەی کە سۆزی بابەتیان لە دەستدایە درێن فەرم و ئەوە دەستی خزمەت فەرم و ئەمە هەینە یەتیمە خۆشەویستەکان، چونکە پێغەمبەرمان فێرە دوو پەنجەی کردینە دەفەرموێتن ئەوەی کەفالەتی یەتیمی بکاتن لەگەرە منە، لەگەرە من چێوەی گوتیە پێغەمبەری نازدار. لۆیەکە هەوڵ دەدەین خزمەتی زیاتر بکەین لە بۆ ئەو چینانە. و هەروە ئومێد دەکەم ساڵی ئایندە ساڵێک بیتن بتانین بیمەی تەندروستی لە بۆ ئەو کەسانە بکەین کە خزمەتگوزارن لە بۆ پاککردنەوە، کە بە مستەڵەحی عام پێیان دەرێن کە ناز، کەوا تەمەنەچیان بەسەر بردیە تووشی زەخت و سوکەری بووینە، پارەشیان نییە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.